من ئاری حاج عەلی تقریبا وعدەی 20 ساڵە بێ لەم بواری خۆما ئیشەکەم حەز دەکەم لەم کاتە ویشەی زەرەنگەیتان بۆ وێ نابکەم. لە سەرەتادا من لەگەڵ کوڕێکی زاوامانە پێکەوە بە شاگردیاتین وردە تا ئەلحەمدولیلا پاش فەتێکی زۆر توانیم دوکانێ بۆ خۆم دروست بکەم. دوکانێک چۆتمانە بوو لە خوارترەوە لەم ناکە من نزیک ئەم 20 ساڵات تقریبا 4-5 دوکانم لەم بازاڕەیە کردو. ئەلحەمدولیلا دوکانێکم بۆ خۆم دروست کرد و دامنا. ئێستاش لەم دوکانەیەم دەمێکە ئەلحەمدولیلا ئیشەکەی خۆم خۆشەوە ئیشێکی پاکتەمیز و ڕێک و پێکە. هەموو ئینسانە تەمۆحی لە ژیانە هەیە حەز دەکات شتێکی گەورە پێ بە میشەی خۆمە حەزم کردو بەری پێ بەم حەز بکردو شتێک گەورەتری بکەم و جوانتری بکەم. خۆم لە مەکتەب بووم مەکتەبەکەم نەکرد هاتم بەپێی ئیشی زەرەنگەی لەگەڵ ئەوە ئیشم کرد وردە تا پەرم پێ تا ئەم کاتان بەعام پیشەیەکی خۆشە ینی قورس نییە ئیشێکی پاکوتەمیزە ئەتوانی بە هەموو شێوەیە ئیشێکی تیا بکەیت ئیشەکە لە بواری خوا شوێنی کە ئەبینێت توانین شتە دەرەوە ئەو بۆ نیم کیسپەوە توانی ئاڵتون خۆی شێوازی زۆرە لە مسیلەوەکە بیگە تا گوار تا ئەنواع شێوەی هەیە لە ئەڵلقەیەکەوە بیگە لەوەچە 20 مۆدیلی ئەڵقا هەبێ مۆدیلی گوارە بێت کە سۆ ێستم پێی جوشتانەش پێیا بووە لە چ شتێکەوە چ شتێ دیزایانی جوان بکرێت لێر دروستەکرێت و بڵاوکرێتەوە. دوونەوە ئارەمان لە سلێمانیا هەیە بەعام لە هەرێمی کوردستانە ئاری 18 و 21 تۆزێ لە سلێمانیا زیاتر 18ەکە بۆ دێتی بەعام لە هەولێرە 21 هەر 22 فرۆشن ئەوان لە 20 ئەنواع کڵێشەی جوانی هەیە ئاڵتونەکان هەمووی یا خەلیجیە یا دووبەیە یا تورکیە بەعام شتی خۆشمان سەنعاتی خۆشمانەیە بازنگ دروست دەکرێ شتی جوان دروست دەکرێت خۆشمان سەنعاتی باشمانەیە معمەلی باشمانەیە بازنگ دروست دەکەن وارە دروست ئەنواع شێوەشە دروست دەکەن. ئاڵتونێکی کەمالیاتە کابرا لی زیانە بێ نایە بە ئاڵتون خەڵکی ئێمەژەوە بەعام وەسییان زۆرین نییە ئاڵتون کەمە فرۆشیێت بۆ قەزیە زەواجیش زۆر کەم بۆتەوە لە 5 مسقال و تا 10 مسقالی واخ ئەڵبەس ئەڵقە و خاتەم یەکاتوتەوە کەم دروستە ئاڵتون کەمەکەن
چکە لەبەری وەزعی مادی خەڵکە تۆزینە زەواج خۆی کەم بۆتەوە ئەگەر بیشگرێ شتێکی کەم دروست دەکەن یا ئەڵقەیا خەتەم یا ئەو پەڕی تا 5 مسخال تا 10 مسخالەوە زیاتر نییە. ئەوانەی کە زەواج دەکەن پێش هەموو شەیە ئەڵقەیان مستیلاڵەگرن ئەم خاتەمانە زۆر مۆدێتی ئەمانیان ئەم مۆدێلانە پێش هەموو شتێک داوای خاتەمەکەن بۆ قەزیە دەستگیران نارێتی خاتەمە بن ئەڵقا بن ئەمان پێش ئەگەر ئاڵتونەکەش نەکابێ ئەمە بکە یا جاریوە خاتەمەکە ئاڵتونەکاتە دواییەوە بەس هەربی ئاڵتون ئەڵقەکە بکڕێ دووش ئەم دیزاینانەمانەیەمانە تورکین ئەم مدەران زۆر مۆدیەتی ڤێرساجی پێڵێن ئەمانەمیان لە ئاڵتونە لە هەم یەک سعرن بەس حەق دەستەی تۆ زێگرانترە ئەگەنە لە سعی ئاڵتونە یەک سعرن ئەمانیان تۆ زێگرانترە ئەم فێرزاجیانە ئەم مۆدێلانەیان ئەمانانامیان جوانتر ئەم شێوانێت ئەنوا شێوە خەڵکیشەی بەدلی خۆش دەڵەگرێت بەلای تۆ جوانە بەلای هەرێکەوە بەدلی خۆش تێکەڵەگرێت گرانی هەرزانەکەی تۆ سەر وەزنەکەی ئەگەر وەزنەی قورس بێت تەمان گرانترە بێ ئەژنەش کەسەوە بینی خۆیسا بە ئام بۆ قازیە زەواج کە بیبڕێنێتەوە بڵێن چەند مسقالی بۆ بکاتەوە نەئاڵڕۆگە تا قورسەڵگرێ وەز پارەکەی لەسەر زیاترە بێ بەس بۆ گرانی وەرزانەکەی تۆ سەر خۆیان هەیە ئێستا من ئەڵقەم لای لە 100,000 تا 500,000 کابرا پێی گیرفانی خۆی کامێرزان بێ ئەواکڕێ پێشی بێ کامی قورس بێ ئەواکڕێ. ئەم ئاڵتونە کە ئێستا لێرە ئەیتوێنینەوە هەمویان چەند بەعام ئاری بیستیەکە ئەگە ئاریێژەشی تا بێ زۆر احتیاجیە لە بەرەوەی کە ئەرچێتەوە لێ فەحسەکرێتەوە کە فاس کراوە یەک ئارە بۆ دەرەچێت هیچ مشکلێکی تیان نییە فێرەش لای خۆشمانەکرێت جیازمانە جیازی سۆنەری پێڵێن زۆربەی زۆرەنگەرەکان هەیەە فاستەکە کرێت ئارەکەی و مەزبوطی پێ دەڵێت چ ئارێکە. ئاڵتون لێرە ئەتوێنینەوە ئەیکەینەوە بە قاڵب ئەگەرمانێ شتێکی لێ دروستکەینە بێنەوە بۆ معمەلەکان لێرە بۆمان دروست دەکەنەوە ئەوە تا لێرە جوانەی توێنینەوە هیچ شتێکی تیای نابێتەوە لێرەش خۆمان معمەلمانێ ئەما کرێتەوە توێتەوە بە یەک قاڵبی بچکۆلانە ئەم ئاڵتونانە ئەیتوێنینەوە و جارێکە شی لێ دروست دەکەینەوە ئەگەر شیش لێ دروست دەکەینەوە نێنینەوە بۆ تووشە ئاڵتونی سەنعاتی پێێنینەوە ئەم بۆتەی کارەباییە بۆتەی کارەبایەوە بە غازی ژەکرێ بەس ئەم بۆتە کارەبایەکە لە غازەکە باشترە زووتری توێنێتەوە کارەباییە ئەو بۆتەی ئەوانیان.
ئەوە بۆرەیە یارمەتیە ئاڵتوونەکە زوو بتوێتەوە هەموو ئاڵتونشکاتوێتەوە نزیشی نیو ساعت 20 دقیقەیەکی پێ چەند شیواڵتمێ بە نیو ساعتی کۆتایی پێ بەتوانەوەکەی ئەو ئاڵتونەشانی کە بینیتان کە سریان کەسی یاڵتونی پێڵێن سەنعاتە کە بینیتانە بە چای خۆتان ناتوانمانەوە کردمان بەم قاڵبە ئەم قاڵبەتە بەم بۆتەیە توێتەوە چارێکی 20 دقیقەیەکی پێچێ بۆ توانەوەکەی پاکمانگوێ کردمان بەم قاڵبە ئەمە بنیا پاکرێتەوە هەمیسان جارێکی نێرینەوە بۆ سەنعاتکردن ئێمەش ئەمەینەوە دە زەڕەنگەرەکان بۆمانەوەین کە مەعمەلی زەڕەنگەر یا بازنگ گشتیانە بێ بۆمانەکەنەوە بازنگ لێرەژنێکینەوە بازنگ نێنەوە بۆ تووشالی و سەنعاتی پێینەوە ئەمە ئەبین وەک دەسەگەین و سەنعاتی پێین خۆی لە نەخش و دیزاینە ئیتالیا جوانتی نەخش و دیزاین دروست دەکات دوای ئەوە تورکیا دوای تورکیا خلیجەرش هەش کەسو لە بوارێک ئەستا تووشە لە شتی وردەواڵە و چاو مەدالی ئەمانە تووشە لە میان جوانترە بۆ بازنگ و شیقە بۆ ئەمانە ئێران بۆ بازنگی عاشق بەنگ و ئەمن و ئاشتان شتی خلیجی لە شتێ جوانترە خلیجی گەورە قەبە دەرەکەوێت شی تووشە ناسکە بە ئەم شی جوان و ناسکوونینیانەیە بەس خلیجی شتی قەبۆ گرانیانێ ئەوان. هاوڵاتیان ئێمە سوالەکەن کەی ئاڵتون کڕین باشە کەی بینی فرۆشین گرانە ئێمە نایزانین نەبێت ئاڵتون شیشی عالمیە بەس بەعام ئێمەی زەڕەنگەر بەعام زەنگە حەزەکە ئەرزان بێ کە تا ئەرزان بێ خەڵک زیاتری کەوێ خەڵک زیاتر تەڵەبێگە گەنجێ ژێگە گریمان پارەی دە مسقالکە حەزەکە 15 مسقالی پێ فرۆشین ئێمە لەبەرەوە تا ئەرزان بێ زیاتر بە باشترە بۆ عامی زەڕەنگەرە.